سڵاوتان نەبێت لە خوانی چێوازەوە ئەم جارش هاتمەوە وڵاتان زەڵاتەیەکی ترتان بۆ دروستەکەم زەڵاتەکە پێوترێت زەڵاتی جەرجیر ئێوازانن جەرجیر سوودی زۆرە و ڤیتامینیشی زۆرتەیە ڤیتامینێکی لەو ڤیتامینانە ئەی و ئیەکە تێیدایە و لە هەمان کاتە ئەگەر لە ژەمەکانی خواردنە بخورێ جەرجیر وە ئەکا هەرسکردنە ئاسانترەکە و کێشیشە داوازێنێ کەواتە بە ئێستا دەستکەین بە دروستکردنی جەرجیر یعنی ئەو شتی کە لە زەڵاتەکە پێویستمانە هەرە سەرەکیەکە جەرجیرە و دواتر پێویستمان بە قارچکە بێ و پێویستمان بە گوێزە بێ و گوێزەکە هەندێک ورد بکە واتە زۆر وردیشنا پێویستمان بە ترشە بێ و لەگەڵ خوێ لەگەڵ زەیتی زەیتون لەگەڵ ئاوی هەنار یا خود ڕووبە هەنار طبعا من ئاوی هەنار و زەیتی زەیتون لە زۆربەی ئەو زەڵاتانی کە دروستیەکەم بەکارێنم ڕاستە ئەمە تقریبا ئەگەر ئەسڵەکەی و دەستکەوێ و زۆر باشە بەڵام ئەگەر ئەسڵەکەی و دەست نەکەوێ هەندێک تۆزە شەکروشتی وای تایە زۆر بەکارمێنن هەموو شتەکان بە عادەتی خۆی بەکاری بێنن ئێستا با دەستکەین بە جەرجیرەکە طبعا سێرکە نازیزان ئەو جەرجیرەی کە لە بەردەست منایە تۆ ئەتوانی چەقۆ بەکارنێنی باشە بۆ نمونە هەر ئاوا جەرجیرەکە ئەوانەی کە زۆر گەورن بیکەی بە دوو بەشەوە هیچ پێویست ناکە کە ئازێتی پێوە بکێشی و بە چەقۆ لەتی بکەیت چکە هەندێک جەرجیر پێویستە یاخود هەندێک بۆ زەڵاتە پێویستە کە ورد بکرێت و هەندێکی دەتوانین تەنها لە ڕێگەی پەنجەکانتەوە ئاوا بۆ شێوازە وردی بکەیت و بیکەیتە ناو قاپێکەوە طبعا ئەگە وردی شت نەکرد خۆی هەر هەیە ها ئێستا ئەمانە گەورن بەڵام سێری ئەم نوعانێکە ئەمانە بچووکترن ئەتوانی بچووکەکانی لێ هەڵبژێریت و بیکەیتە ناو قاپێکەوە و داینێ بۆ شێوازە هەموو جەرجیرەکان هەڵەگرین ئەوانەی کە زۆر بچووکن ئەتوانی سفادەیەکی باشی لێوەرگرین طبعا کە ئەچیتە ڕێستۆرانت داوای زەڵاتی جەرجیرەکەی ئەنجا زەڵاتی جەرجیر جۆری زۆرە یعنی هەر یەک جۆر نییە بڵێ ئەمە بەس بەم جۆرە دروست دەکرێت قارچکی تیەکەیت و لەگەڵ گوێز و هەندێشت زۆر یعنی زۆر زەڵاتی تری لێ دروست دەکرێت و احتیادیشە توانی بە هەر زەڵاتێک بە هەر شێوازێک پێت خۆش بێ تێکەڵیکەی هەوڵەدەم و جەرجیرانە بەکاربهێنم کە زۆر وردن طبعا بۆ شێوازە من هەندێکم بەکارهێنا ئەوانی تری شێتوانی دواتر بکەیت بەڵام ئێتر بەپێی حەزوارەزوی خۆتە کە چەنەتەوێت بەکاری بێن ئێستا پێویستیشمان بە قارچکەکەیە طبعا قارچکەکە بۆی بارز بێتیایە زۆر وردی نەکەین بۆی جەرجیرەکەمان گەورەیە پێویستە ئەویش تۆزێ بە قەبارەیەکی گەورە لەت بکەینها بۆ شێوازە بەڵام چییە تەنکیکە بەو شێوەیە هەم بارزە بێتیایە هەمیش جوانترە بێ شکڵەکەی طبعا من لە بەشی کۆمینوتی یوتیوبم هەموو شتانەی کە من لێرە دروست یەکەم لەوێ بڵاو یەکەمەوە کە سوودەکانی چییە ئەتوانن لەوێ سێرکەن سوودی جەرجیرم داناوە قارچکم داناوە گوێزم داناوە و هەموو شتانەی کە من بەکارێنم بۆ زەڵاتەوە بۆ خواردن لەوێ دامناوە توان سوودێکی زۆر باشی لێوەرگرن و سوودەکانی بخوێنەوە ئەنجا دواتر زەڵاتەکە دروستکەن یاخود خواردنەکە دروستکەن یعنی با بکەونە سەر قەناعەت کە زۆر باشە ئەنجا توانن دروستی بکەن بۆ شێوازە قارچکەکە عینەن شت کەممان تێکرد زۆرمان بەکارنێنە وە گوێز و هەندێک ترش سماق ئاوی لیمۆژ ئەگەر حەزت لێ بۆ توانێویش بەکار بهێنی بەڵام مشکلەش نییە ئەگە بەکاریشی نێنی بۆ لەبەرۆی ترشەکەمان تێکردو ئەوەش هەندێک خوێ و ئێستا هەندێک زەیتی زەیتون و هەندێک ڕووبە هەنار یاخود ئاوی هەنار جا ئەمە تا داینەی قارچکەکە نەرمتر بێ و ئەو کەرەستانی کە تێمان کردووە قارچکەکە هەڵی مژێ تامەکەی زۆر خۆشترە بێ و زۆر نایابترە بێ بۆ شێوازە ئەمە هەمووی جوان تێکەڵمان کرد ئێستا لەسەر قاپێک سێکم بە ئێرە کۆکەمەوە و نیشانتانەدەم گوڵاکانم ئەوە
بەدەست لەسەر قاپێک داینەی باشترە بۆ ئەوەی بتوانی تەحەکومی پێوە بکەی کە چۆن داینەی. من قارچکەکە ڕەنگ و شتەکەی گرتووە ترش و ئاوی هەنار و ئەو شتانە زۆر خۆشترەکەوە. هۆشگوێز و شتەکانی اینجا ئەمە بە دڵی خۆتە بە هەمان شێوە. ئەگەر حەزت لێی بوو گوێزی زیاتر بێ، گوێ زیاتر، قارچک، جەرجیرەکە هەرچی و حەز لێ بوو بە دڵی خۆتە ڕێژەکەی زیادەکەی لە زەڵاتەکەتە. طبعاً وەکو وتیشم ئاوی لیمۆژەگەر پێت خۆش بوو ئەتوانی هەندێک بکەی بەسەریا، ئەگەریش ناتوانی ئاوە لێگەڕێ. ئەوەش زەڵاتی جەرجیرەکە بە قارچکەکەی ئەمڕۆمان توانین وا بڵێن جەرجیر بە قارچک، چکە هەرە دوو کەرەسەیە زیاتر بارزنتیایە. و ئێستا دەتوانن سەبسکرایبی چەناڵەکەم بکەن گشتان نەچێت ئەو زەڵاتە و شیرینی و خوارد نەخۆشانەتان بۆ دروستەکەم گوناح نییە سەبسکرایب نەکەن، وانێت خوا چای منن هەمووتانم خۆشەوێ کاتێکی خۆش.